دیارە ئەم بەرنمەیە ئەمڕۆ 16ی چواری 2023 پێشکەشی ئێوەی ئازیز ئەکرێت ئەکرێت بە کۆمنتەکانتان بەشداری بکەن ئەگەر ویستان، بەڵام لە هەر حاڵە داواتان لێ یەکەم کە کەناڵی یوتوبی هیوا لەسەر یوتوب کەناڵی هیوا سەبسکرایب بکەن و ئەم بەرنامە و بەرنمەکانی تریش بە دۆستان و ئاشنایانتان بناسێن. سەرەتا خۆم قسە باسێکی کورت پێشکەژێەوەی ئازیزەکەم سەبارەت بە وەگەبینن مانگرتنی شۆفێری شەمەندەفەرەکان لە ستۆکهۆلم کە سبەی نییە بڕیار وایە نزیکەی 150 لە شۆفێرەکانی شەمەندەفەری ناو شار مان بگرن و ئەم مانگرتنە جۆرێک تایبەتمەندی هەیە. مانگرتن لە سویدا ڕوو ئەدا مەگەرچی زۆر کەم، بەڵام ئەو مانگرتنانە زۆر کات لەلایەن سندیکاکانەوە لەلایەن نیقابەکانەوە ڕێک ئەخرێن و مانگرتن لەو بەشانەیە لەو کەرتانەیە ڕوو ئەدا کە خاوەنەکانیان یاخود کۆمپانیەکانیان تایە پەیماننامەی دەستە جەمعیان لەگەڵ ڕێکخراوە کارگەریەکانە یاخود ئیتیحادیە کارگەریەکانە نییە. ئەم مانگرتنە دیارە ممکنە کە ئیتیحادیە کارگەریەکان مان بگرن تەنانەت لەو جێگانەشە کە پەیماننامەی دەستە جەمعی هەیە یاخود عەقدی دەستە جەمعی هەیە لەگەڵ خاوەنکارەکانە، بەڵام ئەوە تەنها لە حاڵێکا ڕوئەدا کە گرفت دروست بوو بێ بۆ پەیماننامەی نوێ، واتە بۆ نمونە هەر 3 ساڵ جارێک یاخود 2 ساڵ جارێک قسە لەسەر بەرزبوونەوەی کرێکان ئەکرێ. جاری وا هەیە ئەو پەیماننامە دەستە جەمعیە لە بینی یەکێتیە کرێکارەکان و نیقابەی خاوەنکارەکانە مشکلەی تێکەوێت. نیقابەی خاوەنکارەکان ڕازی نابن بە بەرز بکردنەوەی کرێکانە و دەم یەکێتیە کرێکاریەکان نیقابە کرێکارەکان کارگەریەکان داوای مانگرتنەکەن و ئەندامەکانیان ئەبێمان بگرن بە پێی یاسا بە پێی قانون ئەوان چونکە ئەندامی نیقابن ئەبێ بە پێی ئەو قسەی کە نیقابەیەکە حتمما مان بگرن و لە کاتی مانگرتنیانە طبعاً لەلایەن سندیکاوە یاخود لەلایەن یەکێتیە کارگەریەکانەوە ئەو موچەی ئەو ماوەیەکە لەلایەن خاوەنکارەوە بڕیار بووە پیان بدرێ پیانەدرێ. ئەم مانگرتنەی سبەی نییە کە ممکنە کێشەیەکی گەورە دروست بکە بۆ هەموو شەمەندەفەرەکانی ناو شاری ستۆکهۆلم لەو بابەتە مانگرتنانە نییە. ئەم مانگرتنە بەدەر لە ئیرادەی سندیکاکان ئەنجامەدرێ و ئەم جۆرە مانگرتنە تقریبەن نزیکەی لە ساڵانی هەشتاکان بەدواوە زۆر بەدەگمەن ڕوویداوە. تقریبەن نزیکەی ئەتوانین بڵێن لە 20 ساڵی ڕابردووە هیچ مانگرتنێکی لەم بابەتە بەم کاریگەریە و لەم کەرتە گرنگەی ئابوووریە لەم کەرتە گرنگەی گواستنەوەیە کە کێشەی گەورە بۆ سەرجەم کەرتەکانی تر لە سبەینەیە دروستەکە خەڵک کێشەی گەوریانە بێ بۆی بکەنە سەرکارەکانیان. مانگرتنی لەم بابەتە نزیکەی 20 ساڵە ڕووی نەداوە و خصوصێتێکە هەیەی ئەوەیە کە ئەم مانگرتنە نەک هەر بە دژی خاوەنکارەکانە بە جۆرێک بە دژی ئیرادەی سندیکانی قابەیە یەکێتیە کرێکارێکەیە کە وا ئەبینرێ لەلایەن کارگەرانەوە کە سازشیان لەگەڵ خاوەنکارەکانان کردووە و ڕێگەیان داوە کە خاوەنکارەکان کۆمەڵێک مەرج بسەپێنن کە ئەو مەرجانە بەدڵی شۆفێری شەمەندەفەرەکان نین. مەرجەکان چین ئەوەیە کە تا ئێستا شەمەندەفەر جگە لەوەی کە شۆفێرێکی هەیە کە ئاگاداری ترافیکە لەکوێ بوەستێ چۆن بڕوا کەی بڕوا لە چ لەحزەیەکا دەرچێکە کێشەیەک هەیە ڕابوەستێ یاخود تەوجیهاتی بۆ دێکە ئێستا وەختی ڕۆیشتنە ئێستا وەختی ڕاوەستانە ئەمانەکە جگە لەوە کەسانێکی تایە کە لە بابەتی بڵین ئەمنیەتی ناو قیتارەکانە و ناو شەمەندەفەرەکانەوە کۆمەگەکەن یارمەتیە دەن یاخودەوەی کە بۆ نمونە کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە کە پێویست بەوە کە یارمەتی بدرێ بۆی کا بێتە ناو قیتارەکەەوە لەو کاتەیە ئەو یاریدەدەرانە یارمەتیە دەن. ئێستا بڵین
بەڕێوبەری ستۆکۆمی گەورە یاخود محافظەی ستۆکۆم بڕیاری داوە کە ئەمانە لە کار دەرکە و شۆفێری شەمەندەفەرەکان بە تەنها ئەمێننەوە بڕیارێکی سیاسیە لەلایەن بڵێن محافظەی ستۆکۆم و یاخود مەجلیسی پارێزگای ستۆکۆمەوە دەرچووە و دیارە یارمەتیەکیشە جۆرێکە یارمەتیشە بۆ شەریکەیەکە خەریکە لە جێگەی ئەو یاریدەدەرانە بەنیازن کامێرە دابنێت بەم جۆرە ئەمەی کە ئێستا لە ئارایە کێشەیەک دروستەکات بۆ شۆفێری شەمەندەفەرەکان کەوایان لێەکە کە نەگەن فریای ئەوە نەکەون ئەو کاری خوان ئەنجام بدەن بۆیە مانەگرن و ئەم مانگرتنە ممکنە ئیمکانی هەیە کە پەخستنێکی گەورە دروست بکە لە ناو شاری ستۆکۆما بەتایبەتی کە یەکێکە لە هۆیە گواستنەوە زۆر گرنگەکان و خەڵکێکی زۆر سوودی لێبینێ وەک باسم کرد بۆچی ئەم بابەتە گرنگەوە بۆچی ئەم جۆرە مانگرتنە گرنگە لەبەرەوەی کە ئێمە گەیشتونەتە جێگایە کە زەخت و زۆر و فشار و گوشاری خاوەن کارەکان و دەوڵەت و سەرمایهداران لە سوید بە جۆرێک زیادی کردو لەسەر کارگەران کە وای کردووە کارگەرانی ناچار کردو بۆی پەنابەرن بۆ ئەم جۆرە لە دەربڕینی ناڕەزایی کە بۆ خۆی بڵێن جۆرێک وەک باسم کرد ناوازەشە زۆر ڕوونادا ئەم بابەتەمانگرتنانە وە لەلایەکی ترەوە ئەو کارگەرانی کەمانەگرن ڕیسکی ئەوە هەیە کە لە محکەمەیە هەرێکیان بە جگەلەوەی کە موچەکانیان وەرناگرن یاخود ماشی ئەم ڕۆژانە وەرناگرن کە مانیتیا ئەگرن ڕیسکی ئەوەیە کە لە محکەمەیەکی نزیکەی 3000 کرۆن تاکو بەڵێن بە دۆلار ممکنە بکاتە نزیکەی 300 دلار هەر ڕۆژێک غەرامە بکرێن لەسەر ئەم مانگرتنیان کە ئەمە قورسایەکی گەوریان بۆ دروستەکە بەڵام لەگەڵەوە ئەیکن بۆ ئەوانەی کە لە سوید ناژین شتێک باس بکەین لێرە لە سویدا لە ساڵی 1920 و دواتر لە ساڵی 1970کانیشا بە جۆرێک ئەمە تازەکرایەوە مافی مانگرتن بە جۆرێک سنووری بۆ دانراوە جێگایە کە پەیماننامەی دەستە جەمعی تیابێ کارگەران مافیان نییە مالی تیا بگرن و ئەم بە بەرتەسکردنەوەی مافی مانگرتنە بە جۆرێک باسی کارگەرانی لە بەرامبەر سەرمایهدارانە زۆر لاواز کردو زۆر جارەوانی کە لە سوید ئەژین سەیریان لێدێک کە بۆچی لە بەرامبەر زیادکردنی نرخی شتومەکەکانە کە ئێستا بۆ نموناوانەی لە سویدن ئەمە ئازانن کە سوید یەکەمە لەم بابەتەوە ینی لە ناو هەموو شیمالی ئەوروپای یەکەمەوە تقریبا لە ناو هەموو ئەوروپاشا یەکەمە لە بەرزبوونەوەی نرخی شتومەکەکان بەڵام لەگەڵ ئەوەیە نەمانگرتنێ نەدەنگێنە هیچ بابەتێک نابیستی و لە فەڕەنسا بۆ نمونە زوو مانگرتن ڕوئەدا زوو خۆپیشاندان ڕوئەدا هەر ئەم دوو هەفتەی ڕابردوو کێشەیەکی گەورە بۆ حکوومەتی ماکرۆن دروست بوو لەوە ئەگەر و نەگەری کەوتنا بوو لە زاری شەرکێشەکە ماوەتەوە بەڵام لە بەریتانیا مانگرتن ڕوە لە ئەڵمانیا ڕوئەدا بەڵام لە سویدا زۆر بێدەنگم ئەومەمەن ئەسکەندە نافیا وایە بە تایبەتی سوید لەگەڵ ئەوەیە کە سندیکاکانیان بەهێزن بۆ نمونە سندیکایەوانی کە بەدەستی خۆیان کارەکەن ینی بەدەست کارەکەن کارگەرانی دەست و بازوو وەک ناوێنەنێن ئەمانە نزیکەی لە 1950 کارگەرانیان تەنزیم کردووە ئەندامن لەم یەکێتیانەیە بەڵام لەگەڵ ئەوەیە نابینیت کە هێزێکی هەبێ نەئەتوانە ئەبینی کە بەرەنگاریەکی ئەو تۆ هەبێ و بەڵگەکەشی ئەوەیە کە سندیکاکان بەپێی ئەو قرار دادە دەستە جەمعی یاخود ئەو پەیماننامە دەستە جەمعی کە ئینزایەکان دەستبەرداری مافی مانگرتنە بن کە چەکێکی زۆر کاریگەر و بەکاری کارگەرانە لە مواجهکردنیان لەگەڵ سەرمایهدارانە ناچارن دەستبەرداری بن یا بەپێی یاسا ناچار کراون دەستبەرداری بن و بۆ جۆرە شتێک هەیە پێڵێن ئەرچی ئاشتی یا فرێت پلیکس کە ئەرچێکە لەسەر شانی هەموو ڕێکخراوە کارگەریەکانی سوید کە هەیان بێ بۆیکەوە جۆرێک بڵین جێگیری لە شوێنکارەکانە هەبێ و بەرەنگاربوونەوەی کارگەران و سەرمایهداران لە ئاستێکی نزما بێ کە ئەمە وەگوتم کاریگەری زۆر گەورەی داناوە لەسەر بەکارهێنانی چەکی مانگرتن لەلایەن کارگەرانەوە و کارێکی کردوی تر بیرروکراتەکانی سەرەوەی یەکێتە کارگەریەکان چ بڕیارێکیاندا تقریبان کارگەران مەجبورن لەگەڵ یا بڕۆن یا ناتوانن تەسیرێک و کاریگەریشی ئەو تۆیان هەبێەوە ئەوەی کە پێوتی خەباتی کارگەری بە جۆرێک سست کراوە
لاواز کراوەوە ئەو موقعیت و جێگای نییە دیارە لە بەرامبەر کۆمەڵێک ئیسلاحات هەیە ناکرێت مەسەرەن دۆخی کارگەران لە بابەتی بیمە کۆمەڵایەتیەکانەوە بیمەی دەرمانەوە بیمەی تەندروستیەوە بیمەی بێکاریەوە یاخود مافی خوێندنەوە ئەو مخەسڵاتانی دانرێ بۆ خوێندن ئیمکانەتی ڕاوەستاندنی کار و دەستپێکردنی خوێندن هەموو ئەمانە لە سویدا بە جۆرێکە کە بە هیچ جۆرێک ناکرێت مقارنە بکرێت لەگەڵ شوێنێکی تران وەک ئەمریکاشە کە وەکو جنگلستانێک وایە لە چاو سویدا لە هەندێک لایەنەوە بەڵام لە بەرامبەرە کارگەران دەستبەرداری ئەم مافە گرنگەی خۆیان یاخودەم چەک گرنگەی خۆیان بوون کەوای کردووە باسکی خەباتکارانیان لە بەرامبەر سەرمایه‌دارانە لاواز بێ و سەرمایه‌داران بتوانن شەرت و مەرجەکانی خۆیانیان زۆر جار بە هاوکاری لەگەڵ بیرروکراتەکانی باڵا دەست لە ناو سندیکا کارگەریەکانە بەسەر کارگەرانە پسەپێنن ئەمە ئێستا ئەم مانگرتنە کە بە زمانی سویدی پێوترێ ویلد سترایک یاخود ماگرتنێکی وەک بە کوردێکە تەرجمەی حرفی بکەی بێ بە چێوی بڵین ئەوە کە چۆن مەسەلەن لە جێگەی ئەوەی بڵین جاندارێکی ماڵیمان هەیە جانداری چێویمان هەیە جانداری ماڵی دیارە مەجموعەیەک خواست و داواکاری بەڵام جانداری چێوی باشی بە هیچ شتێک نییە و بە جۆرێک ئازادانە بەرخوردەکە ئەم مانگرتنە ئەم ناوەی لێنراوە و ئەم جۆرە مانگرتنانە دەست پێکردنی وە تەشەنەکردنی لە ناو سویدا ومێدی ئەوە ئەدا کە جاریشتر کارگەران بتوانن بگەڕێنەوە بۆ دەورانی ئاڵتوونی و زێڕینی خۆیان لە سەرەتاکانی ئەم سەدەیە کە کاریگەری زۆر گەوریان بۆ بەشێکی زۆری و دەستکەوتانی ئێستا هەیە هی خەباتی ئەو سەردەمەیە نەکی خەباتی ئێستا هی خەباتی ئەو سەردەمەیە کە هەتا هات هەتاک و هەفتاکان و هەشتاکانیش لە برەوە بوو دەستکەوتی زۆرتر و زیاتر بەدات سەهات بەڵام لە هەشتاکانەوە حملێک و پەلامارێک لەلایەن سەرمایه‌دارانەوە بۆ سەر کارگەران دەستی پێکردووە کە تا ئێستا تەواو نابێەوە ساڵ بە ساڵ ئەو دەستکەوتانە ئەو مافانە ئەو جۆرە جێگا شوێنە کە کارگەران هەیەیان بووە لە بەرهەمهێنان و ئابووری کۆمەلگای سویدا بۆ نمونە ڕۆژگارێک قەرارێک و بڕیارێکی ئاوا هەبووە کە کارگەران بەشێکی قازانجەکانی کۆمپانیەکانیان هەبێ و لە ڕاستیە پرۆژەیەکی لەو بابەتە هەبوو کە سۆسیالیزم لەو ڕێگایەوە تحقیق بکرێنی کارگەران ببن بە خاوەنی هۆیەکانی بەرهەمهێنان من لە هەشتاکان و لە هەفتاکان و هەشتاکانەوە ئەمڕۆ لە ڕۆژگارێکیان کە دەرسەدی بێکاری زۆر زۆر بەرزە بیمەی بێکاری ئەو توانە وەکو جاران نەماوە لە سەتانەوەتی کرێوە هێنانە سەر لە 1970 دواتر بێ لە 1970 ڕۆژی بڵێن نەخۆشی ڕۆژی یەکەمی لێ قەت ئەکرێ کارگەر زۆر دەستکەوتی تر لە کارگەران ئەسێنرێتەوە و ئەم پرۆسی هەر بەردەوامە دەست بەکاربوونی کارگەران و دەستپێکردن بە مانگرتن ممکنە ئەم پرۆسەیە بە جۆرێک لە جۆرەکان ڕابگرێ یاخود کارێک بکە کە ئێمە بگەڕێینەوە بۆ دەورانی وەگوتم زێڕینی جوڵانەوەی کارگەری کارگەرانی شەمەندەفەر شۆفێرەکانی شەمەندەفەر بانگەوازێکیان کردووە و سویشێک ژمارەی سویش و ژمارە باقییان ڕاگەیاندووە کە کەسانێک ئەیانەوێت کۆمەکیان بکەن و یارمەتیان بن لەم بەرەنگاربوونەوەی یارمەتیامە چووکە بە ناچاری غەرامە ئەکەوێتە سەریان غەرامێکی زۆر ئەکرێن و ئەم غەرامەیە ینی ئەگەر 3000 زەربی هەر کەسێک 150 کەس مانی گرتووە هەر 300 دلار زەبی 150 بکەی پارێکی زۆر زۆرەکەوێتە سەردانە بەدانیان و هەر ڕۆژە ممکنە ئەم غەرامەیە بکرێن قورسایی لە سەریاندانەوە بانگەوازیان بۆ هەموو کەسانێک کە پشتیوانی لە خەباتی کارگەرانەکەن کە پشتیوانیان لێ بکەنەوانەیە کە لە ستۆکهۆڵم یاخود لە سویدەژین لەسەر ئەکاونتەکەی من لەسەر فەیسبوک ئەتوانن ئەو ژمارە سویش و ژمارە حسابێ ببینن واگەر ویستیان کۆمەک بە شۆفێرەکانی شەمەندەفەرەکانی شاری ستۆکۆم بکەن بۆ سەرکەوتن لەم خەباتیانە کە دیارە وەگوتم ممکنە ببێ بە سەرەتایەکی گرنگ بۆ دەرکەوتنەوەی خەباتکارانەی چینی کارگەر لە سویدا.